نەتەوە گرتوەکان داوای لە کۆمەڵی نێودەوڵەتی کرد بڕی 920 میلیۆن دلار بۆ دابینکردنی پێداویستیە مرۆیە سەرەکیەکان بۆ مسلمانانی ئاراکان دابین بکەن کە پەناهەندەی بەنگلادێش بوون. لا بەیاننامەیەکی یەک لە کۆمیسیۆنی باڵای کاروباری پەنابەران سەر بە نەتەوە گرتوەکان و ڕێکخراوی کۆچی نێودەوڵەتیدا تیشک خراوەتە سەر پلانی یارمەتی هاوبەش بۆ ساڵی 2019. لا بەیاننامەکەدا هاتووە نەتەوە گرتوەکان و هاوبەشە حکومیەکان ئامانجیان ئەوەیە پێداویستی مرۆیی سەرەکی بۆ 800,000 مسلمانی ئاوارەی ئاراکان و زیاتر لە 330,000 لا دانیشتوانی ناوخۆ کە بەنگلادێش میوانداری کردوون دابین بکات. ئاماژە بۆ ئەوەش درراوە ئەو بڕەپارەیە پێویستە بۆ دابینکردنی پێداویستیە مرۆیە سەرەکیەکان وەک خواردن و ئاو پاکەرەوە، هەروەها پێشکەشکردنی پاڵپشتی لابوارەکانی تەندروستی و بەڕێوەبردنی کەمپەکان و پاراستنی منداڵ و پەروەردە و فێرکردن. نەتەوە گرتوەکان داوای لە کۆمەڵگەی نێودەوڵەتیش کردووە بڕی 920 میلیۆن دلار بۆ دابینکردنی پێداویستیە مرۆیە سەرەکیەکان بۆ 1,230,000 مسلمانانی ئاراکان دابین بکەن کە پەناهەندەی بەنگلادێش بوون. لەلایەکی دیکەوە هەریەک لە فلیپۆ گراندی لە کۆمسیاری باڵای کاروباری پەنابەرانی سەر بە نەتەوە گرتوەکان و ئەنتۆنیۆ ڤیتۆرینۆ بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی کۆچی نێودەوڵەتی و محەممەد عالەم وەزیری دەوڵەت بۆ کاروباری دەرەوەی بەنگلادێش لە نووسینگەی نەتەوە گرتوەکان لە جنێڤ لێدوانیان بۆ ڕۆژنامە نووساندا. لەو کۆنگرا ڕۆژنامەوانیەدا گراندی ڕایگەیاند لە یەکەم ڕۆژی هەڵمەتی کۆکردنەوەی یارمەتی وڵاتانی کۆمەک بەخش بەڵێنی بەخشینی 132 میلیۆن دلاریان داوە. ئەمە ژەنگاوێکی دڵخۆشکەرە بۆ دابینکردنی سەرجەم پێداویستیە سەرەکیەکان. لای خۆیەوە محەممەد شەهریار وەزیری دەوڵەت بۆ کاروباری دەرەوەی بەنگلادێش ئاماژەی بۆ ئەوە کرد ساڵی ڕابردوو داوای 950 میلیۆن دلار بۆ مسلمانانی ئاراکان لە بەنگلادیش کراوە، بەڵام تەنها 69 لە سەدی ئەو بڕەپارەیە دابین کرا. ناوبراو جەختی لە گەڕانەوەی مسلمانانی ئاراکان بۆ وڵاتەکەیان لە نزیکترین کاتدا کردەوە و داواشی لە کۆمەڵگای نێودەوڵەتی کرد فشار بخەنە سەر حکوومەتی میانمار و جەختی لەوەش کردەوە کە پێویستە میانمار دڵنیایی بدات بۆ گەڕانەوەی هاوڵاتیان بۆ وڵاتەکەیان بەو پێی ئەندامە لە نەتەوە یەکگرتوەکان. جێگەی ئاماژەیە لە 25 ئابی 2017ەوە هێزە چەکدارەکان لە میانمار و میلیشا بوزیەکان لە وڵاتە هەڵمەتی سەربازی و کوشتارگەی وەحشیگەرانە دژ بە مسلمانانی ئاراکان بەڕێوە دەبن.